گۆرانی دەگوت هەڵدەپەڕیت ئێستاش ئەوە نمونە ئەوە دووبارە دەکەیتەوە؟ نەوەڵە تازە خلاص بووە من وەختی خۆشی کە دڵی ئەو گەنجانم خۆش دەکرد یعنی لەبەر هەندێک ئەو شتانم دەکرد کە دڵیان خۆشبی بەس گەزانیم شتەکە بێ معنایە و شتەکی باش نەبوو شاڵە منیژەوە ئاخیر و خوڕمای نابی زارش کەوت شتانە ڕوو بداتەوە یعنی نازانم بە شەرمەزاری ئەوە دەرێم شاڵە ناگەڕێمەوە ئەو ڕۆژێ ئیشەکەی من کافتریانە ئەنچای خانەکە با ئێستا هەموو کوڕی چاک دێن هەموو کابرای بەڕێک و پێک ئینسانی چاک دێتەکە من ئەم شتەکی وەم نییە کە برێ قمار بیان شتێک بیتن خەڵکانەکە دێ چای دەخوات چار برادرن پارێ هەر چار چای دەدەن یان نانەچی دەخوات شتێکی وەم نییە کە برێ شتێکی خراپی لە دین ئەمن پێ شەرمەزار بم هەست بە خۆم دەکەم شتێکی خراپم نەکردیە ئەسمە حەجێ هەر پێیان ناخۆشە قسەم لە دوو دەکەن خونمان با سەمامان دەکرد و هەر شتەکە پێیان ناخۆش نازان بە چ ڕازیە ئەمە لۆ خۆم دەژیم خوا ئاگادارەکە ئیشەکانی من